Silavên germ û hîviyên dema xweş digel demê li hevgihandina Kurdan ji were diyarî ne, bi wê hîviyê babetên vê carê me ji we re amedekirîn bi dilê we bin. بوی هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلور. Naveroke demê vê carê ev e. Amerîka bi hûşdarî çav li şerê Sûrî dike û pêta agirê wê berdibe deverên Kurdan. Bîrêweriya 24 saliya şehîdkirina Qasîmlo li Washington tê kirin. Meberek rawistanek digel xanimeka Kurd heye bawer diketin opozîsyona Herêma Kurdistanê ne amadeyî wergirtina desthilatê ye. Detroit bajarê alîkariya vejandina aboriyê Amerîka dikir îflas dibe. Kêmxwarinî li cem zarokan fêrkirin û berhemê wan di jiyanê de lawaz dike û nêrek dî li binemala şahên Brîtanya zêde dibe. Silavên dubara gelî temaşevanan mezna efserekê leşkerê Emerîkî dibêjtin bihayê maytêkirina leşkerî di şerê Sûrî de dê milyarên dolaran bitin. Ev li wî demiya ku pêta agirê vî şerî berdibitin herêmên Kurdan şerê komelên İslamî digel hêzên çekdarên Kurd jiyana xelkê wan herêman aloz dike. سروک ستون لشکر امریکی جنرال مارتن دمسی لیسکا بجاریان سوار شر سوری دایا کنگرسه و جارا ایکیه که پنداگون وزارت براوانی امریکا هر ماه تکرنا لشکری دو سوریه دا عدت ناسکرین وک کارک گرانبها لسر امریکا. لیش رازایی که امریکی دبیجت بجارین جنرال دمسی خرابترین سیناریونه و هر چوابت او نبجارین و برینه و گوتنا داویه حکومت نهاتیه و برین. He seemed to feel that the U.S. would be acting alone. وهز دەکا ئەمریکا بەتەنیا هەنگاوانەیە لەو بژارانەی هەن وا پێدەچوو و بزانێ هەر یەکێک لەو بژارانە وابەستەیەکی زۆری هێزی سەربازی ئەمریکای دەبێت کە دەشێ پێکانی ئامانجەکان لە ڕێی ئاستی جیاجیای هێزەوە بن. Massive commitments of U.S. forces. بدیتنا امریکیان و همو چاودێر و تایبەتمەندە ڕەوشە سووریا بەرەف خراپ بوونەیە و چارەسەری نەخۆیایە و ڕکەبەریە سووری پترش هەر دەمەکی دی ئش خۆت ترسێت. The opposition, I think, finds itself under significant pressure. پێم وایە ئۆپۆزیسیۆن دەزانێت لە ژێر فشارێکی زۆردایە بەوەش دەزانێت ئەم قەیلانە بەردەوام دەبێت و درێژەش دەکێشێت و لەوانەشە ئەو پشتیوانیە پێویستەشی نەبێت لەلایەن کۆمەڵگای نێونەتەوەییەوە. امریکا گلک گرانی دانه سر احتمال روش خرابتر اگر رکبرن تنره کتن دستالاته چونکو او گفنه لسر برجواندین امریکا. هر او کمال اسلامینه لبان چند روزان برای خدای حریم کردان و شرای چکدارن پیاده دکن و نراحتیان جیان خلک دورن کردان آلوز کریه. Right now, the stated objective ئێستا ئامانجی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما پێکێنانی ژینگەیەکە کە ڕێگە بە چارەسەریەکی دانوستاندن لەسەرکراو بدا. تێگەیشتنیشەیە کە استراتیژەتی ئێمە ڕەهەندی لەشکری هەیەەوە لەو ڕوانگەیەشەوە باشترین ڕێگە بۆ گەیشتن بە دانوستاندن ڕەخساندنی هەلومەرجەکەیە لەسەر زەمین بۆ ناچارکردنی ڕژێمەکەی ئەسەد. لە هەمان دەم نەتەوێنێت گردی ڕادگەهێنێت کە ژمارە کوشتیان شەڕی ناوخۆی سووریا گەهشتە 100,000. فەخریا دووسکی دەنگی ئەمریکا. بەری 24 ساڵان و لە ڕۆژا سێزدەی مەها هەفت تیرمەهێ ڕێبەرێ ناوداری کورد عەبدوڕەحمان قاسملۆ لە باژارێ ڤیەنا هات تیرۆرکردن. لە دەمەکی وی دەست بە دانوستاندنان کردبوو دیگەل حکومەتا ئیرانی. دکتر قاسملۆ باوری هەبوو و دانوستاندن جی شێوەیەکی خەباتێنە لێوی ژیانە خۆ و سێ هەواڵên xwe jî kirin قوربانی wê bawerê. Ji bo rêzgirtinê li Dr. Qasımlo û agahdarkirina revenda Kurdî li devera Washington ji jiyan û xebata vî ciwamerî Komîteya Partî Demokratîk Kurdistana Îranê civînek rêxistibû Kurd Connection li wir amade bû. Kesayetî û karizmaya Dr. Abdurrahman Qasımlo û durbîniyawiya stratîjî naverokê panelê bû lê bîreweriya 24 saliya tîrorkirina wî. دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو کەسێک بوو ڕێبەر، دیپلۆمات، مامۆستای زانکۆ، زمانناز، پسپۆڕ، سیاسی، ئابووریناز، کولتورناس، مێژووناز، فەلسەفی، عاشقی خوێندن و فێربوون و خاوەن زێهنێکی بەهێز بوو. ئەو دەیتوانی بە چەند زمان قسە بکە
وردبین بوو بەتوانا بوو ڕێبەرێکی واقعبین ڕیالیست بوو ڕاشنێل بوو بە مانای ڕێبەر بوو. دکتر قاسم لۆک و لە ساڵە 1970 ڕێبەراتیە پارتی دموکراتی کوردستان دکرد و لە 13 مەها 7 ساڵە 1970 هات تیرۆرکردن باوەری بە ئاشتی هەبوو و دانوستاندنێن نێڤبەرە بە زاوا ڕزگاری خوازە گەلێ کورد و حکوومەتên کوردستان لەسەر وان دابەشکری و دە قۆناغەکە وێ ڕێکا درێژرا گیانێ خوا کرا قوربان. ئەو پێیوا بوو بۆ گەیشتن بۆ ئامانجانە دەبێ بەرنامەت هەبێ، دروشمی تاکتیکیت هەبێ، استراتیژیت هەبێ و ئامانجی دوا ڕۆژیشت هەبێ. لەو سۆنگەیەشەوە هەوڵی ئەدا کە خەباتەکە ڕێبەری بکات. ڕۆژنامەنووسێکی فەرەنسەوی لەو بارەوە دەڵێ قاسملوو بڕوای بە بیر و بۆچوونەکانی هەبوو، ئەو زیاتر پیاوی کردەوە بوو، ئەو زیاتر ئەمەڵگەرا بوو جگە لەو تیۆریانەی کە دای دەڕەش. بەرنامە و ئەساسنامەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران وە خودموختاری کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران داوای دەکرد و لە پێشویش دموکراسی بۆ ئێرانی گونجاند بوو، ئەو بەرنامەیە کە بۆ خودموختاری داوا کراوە ئێستاش کە حیزبی دموکرات فیدراڵی داوا دەکا ئێرانێکی دموکراتیکی فیدرال هەمان بەرنامەیە. دکتر قاسم لۆ کوڕێ بنەماڵەکە دەرەبەک بوو لە ئەوروپا زوو خۆ پێگەهاند و بە بیر و باوەڕ و مەژیەکی ڤەکری سەردەری دیگەل سەرهاتیان کرد و پارتی دموکراتی کوردستان ڤەژاندەوە. و هەوڵین بناغەی بیر و باوەڕی مۆدێرنی سیاسی دامەزان. بنەمای ئەو بناغەیە فەرهەنگ زانیاری کەسبە و تێکۆشانی یەکجار زۆری شخصی بە ماوەی نزیک بە 25 ساڵان دوای دەرکەوتن لە کوردستانی ئێران. 25 ساڵ دوای ماوەی دەرکەوتن لە کوردستانی ئێران بوو بە ئینسانێک کە بتوانێت کۆنفرانسی سەهم رابنووسێت. دکتۆر قاسملوو هومێدی دروستبوونی کوردستانی خودموختار بە شێوەیەک باز دەکات کە تەنانەت بۆ مخالفینیشی پرسیار ساز دەکات. بۆ کوردستانی خودموختار بنەمای نەزەری و مێژووی پەیدا دەکات و لە مێشک و دڵی خەڵک داوێت و دەیکاتە مەوزوعی مەطرحی سیاسی. پشکدارên li panelê de axiftin hevbîr bûn ku Dr. Qasim Lo kesayetiyek karîger bû li meydana siyaseta rojhilata navîn û giraniya wî jî berçav bû di bizava rizgarî xwaza gelê Kurd û bi taybet vejandina Partî Demokratîk Kurdistan li Îranê. وەلەو گوتارەی کە ئەو گڵاڵی کردبوو و خەباتی سیاسی خۆی پێدەکرد بە مانای لەدایکبوونی گوتارێکی تازەی کوردی بوو کە نەتەوەیەکی بندەست بۆ تعبیرکردنی خۆی و بۆ بەرجەستەکردنی خۆی و بۆ دەربڕینی خۆی و بۆ نیشاندانی بە پەراوێزبوونی دەیویست دەستی پێ بکە. من پێم وایە خاڵی سەرەکی لە قۆناغی تازەی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی ئێمەدا لەگەڵ هەموو کارە باشەکان و لەگەڵ هەموو ئەو ڕەهەندانی کە دکتۆر تێداکاری کردووە ئەمەیان لە هەمووی زیاتر شیاوی وەستانە. بۆ ئەوەی ئێستاش ئێمە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست بێگوتاری وە دەناڵێنێ لە قەیرانی بێگوتاریدایە. Bi baweriya piştevan û tagirên Dr. Qasim Lo nebes xebatawiya 16 salan weka rêberê Partî Demokratîk Kurdistan li Îranê şoreş bû, belkû mirinawî jî berdewamiya wê şoreşê bû çunke hêşta ew zîndûwa û nebûye dîrok. بەڵکو شەهید بوونیشی دەبێتە ڕێبازێکی ڕوون سیاسی و زانستی لە پێناوی گەیشتن بە ڕزگاری و سربەستی نەتەوەی و نیشتمان هەبوو. بۆیە دکتۆر قاسملوو دەڵێ مرۆڤی شۆڕژێر مردنەکەشی شۆڕژێرانەیە. Devaya gotarên panelê û brûskên layenên siyasî û cemawerî jî li vê bîreweriyê daxwaza êgirtina rêzên gelê Kurd lê gişt parçên Kurdistanê dikir ji bo gihiştin bi azadiyên siyasî û mafê çarenivîs. Careke dî silav temaşevanên li hevgihandina Kurdan. Li herêma Kurdistana Iraqê kêşeya nêvbera opozisyon û dest helatê li ser du pirsaya: guhertina destûrî û dirêjkirina demê serokatiya Barzanî. Diyara ev kêşe bûya naverokê gelek nivîsîn û hevpeyvîn û babetên dîk û heta xortên Kurd jî bejdar bûne divê miştûmirê de. Êk ji wan e Xanim Hozan Balayî ye. Derçoya zanistên siyasî û diplomasiyetê li zankoya Anglo-Amerikan li Prag. Niha ew mêvana me ye. Gelek bixêr bêyî Hozan Xan. Gelek spas Kartexî. Te li blokê xwe û li ser Facebookê nivîsand bû ku diyara
ئۆپۆزیسیۆنە هەرێما کوردستانی نەئامادەیە دەسەڵاتی وەرگتن لەوان پیشنیازاتە ئەوە یان تو باوەڕ دیکەی باشتر ئەوە بارزانانی ببینێت دەسەڵاتێدا دەسەرۆکاتێدا ji ber çi بله وەکی مدیتیەک و وەکی گەنجێک کورد مدیتیەک و کوردستان gelek pêşketin êxistiya nav Kurdistanê de hemû ji hikûmeta Kurdistanê hatiye hewl didin Kurdistanê pêş bêxin çi li Silêmaniyê bît, Duhokê bît, Erbilê bît. Ez sala 2009 çûme û ez bi Newroza 2013 jî çûme Kurdistanê û min dît çend gorîn hatiye nav civata me de çi ji layê ekonomî bît, ji layê perwerdê bîtin yê civata xelkî û têkeliya navbeyna xelkê me Kurdistanê de çêd bît û ez bawarim ku opozîsyoneke baş û dirist û opozîsyoneke rexneker bi şêwek ciwan nebîtin ez gel hindê me ku Serok Mesûd Barzanî باشه باشه tu çawa باوەڕ dikî ku eger opozîsyon bikevte destselatê karê baştir naket ji desselata niha ez bawarim çunke tanoha opozîsyonê çi tişt ne pêşkêş kiriye gelê xwe ku bar bikin belkî em opozîsyonek bête ser hekmî dikarin pêşketinê bixine Kurdistanê. Bû nimûne Misrê buhara Ereb li Misrê bûye havîneka pir germ û gelê xwe şewitandiye çunkî opozîsyon ne dirist bû ne hazir bû wê باشە ئەکەنگی دەسەڵاتی بدرستی بە شێوەیەکی ڕێک و پێک و ئاوایەکی دموکراسی گوێ خۆدایە ئۆپسیۆنی هاتا ئۆپسیۆن ڕفتاری بە شێوەیەکی دموکراسی و بێهێمنانە و وەسع بکاتن li Kurdistanê لە کوردستانی بەسە کوردستانی دیکەین Kurdistan ez barim em nikarin bêjin ku Kurdistan di vî wextî da di wî wextî da dirist bûye û wextê opozisyonê hatiye ku bi vêt em gorîna çê bikin. Gelek tişt hêşta hene vêt em rêkê bideyne hikûmeta Kurdistanê ku van tişta tetewrê bêxine van tişta da ئەڤ چەند ساڵە ev 10 sala û ez di hizra me da 10 sala da herêma hikûmeta herêma Kurdistanê gelek başî kirîne. ئەتزانم بەسکی بێشتن ئەگەر ئۆپسیۆن بێت باشتر ناکەتن چکو ئەو باشێت پێ دچیدن دە ئاواکردنی دانەدا خۆ حکومەتی پارێ هەیە دەوێت کاری بکات دەوێت خستە ئاواکە دەوێت نەخۆشخانە ئاواکە دەوێت خوندنگەها ئاواکە دەوێت ڕێکاچێکردن خۆ کاری حکومەتی یابە û van tişta wext bêt vêt em wextî bideyne hikûmetê êk û duşûnîne. هۆزان خان تو دبێژی کو ئۆپسیۆن نەئامادەیە و ڕفتاری ئۆپسیۆنی نەگەلک دیموکراسیە ez vêt bote bêjim çiku tu derçûya zanistên siyasî te diplomasiyet xandiye ez dibêjim opsisyon çi tişte opsisyon dijberê destselatê ye yani ji opozit hatiye dijber madem dijî wêya divêt bi projeyên wê razî nebitin bi bawerîya min li Herêma Kurdistanê opsisyonî proje heyne bes destselat guhê xwe nadetê rê nadetê lewan بۆ نمونە پەرلەمان دەمە ڤیدیۆ دادیت قەرەباڵغ و شەڕ و فلان ئەو باش ئەگەر سەرۆکی پەرلەمانی گوێ خۆ نەدەتە ئەندامێکی ئۆپسیۆنی ئەو ئەندامە مەجبورە دەستی خۆل میزەی بدەتن و هەواری بکەن و قژی بکەن و بەڵی ئابێژی پابشتی Ez barim ev bi reyete ye min jî reyeka hey û reyeka diya hey dibêne wê reyê rastî û ez nike çi bêjim ji vî te re berte opozîsyon dirist e berte opozîsyon ew heqê hey ku dijberiya hikûmetê biket bes ez dibêjim Kurd gelek dijmin hene û navê em dijminê êk û dubîn ku çi tu opozîsyon bî yan tu hikûmet bî divêt em bi hev re şûr bikin çunkî paşa roja Kurdistanê di nav de ye ez wek gencek hez dikim ku rojekê Kurdistaneka azad Kurdistaneka serwixwe Kurdistaneka demokrasî bibînim belê Hozan Xan ez piştevanî li opsiyonê dikim çiku nûka tu de piştevanî li deselatê dikey lewan ez nûka me ev danûstandine heye rengel cihekî dî me danûstandinek dî hebitin em behsê tiştê girîng bikeyn mesela serokatiya herêmê ye opsisyonê divêt te sistemê serokatiyê biguheritin sistemê destselatê li Herêma Kurdistanê biguheritin ji sistemê serokatiyê bikete sistemê پەرلەمانی لە کوردستانی تو بەری خۆدی کوردستانی کیش سیستەم دێ باشتر بتن پتر دیموکراتی بتن پتر خەڵکی مافە بتن بدیتنا من سیستەمê serokatiye çunkî ez wek şexsek ez li Almanya dijiyame û li Almanya sistemê perlemanî heye û her wexta jî ez li Amerîka dijiyame û ez dizanim ku sistemê serokatiyê pitir gelî dikêşte xwe û ez bawarim ku Kurdistan çunkî gelek
gelek xelkê navda û gelek bîr û bawerin û gelek dînin em pêwîst e yek mirovek şexsek hebîtin ku bikarî divan bîr û baweriya hemiya bikete yek ez dokej dijît em madem tu bêjî cudahî de civaka Kurdî de hene xelkê cuda cuda hene komelên cuda cuda hene olên cuda cuda hene divêt herekî nûnerî xwe hebitin eger herekî nûnerî xwe di parlemanî de hebitin û ew parleman dîsan serokwezirekî helbijetin ku desalata mezin bo wî serokwezîrî bitin ya ji mêve dê bitir demokratî bitin ya duê jî tu boç Amerîka û Almanya tu hevberdkî digel Kurdistanê qet newesaya helbijartin Kurdistanê belkî ne gelek azad bin wekî Amerîkan welatên dî helbijartin baweriya me da Kurdistanê gelek azad in çinkî Serok Mesûd Barzanî bûye Serokê Herêma Kurdistanê çinkî gelek piştevanî heye ji gelê xwe 8 sala bûye niha 2 sal ji zêde kirin bes 2 sala di statementa xwe da wî gotiye ku garantînîne ku sadî 100% bimînîte ser hekmî bes eger ekî dî her kesekî dî bi desalatî wergirtiya ji tevera dê Kurdistanê wêran ketin ne wêran ket bes em nizanîn û em nikarin evê pêngavê pavên ku em nazanîn ka paşa roja Kurdistanê de çabî niha em lê cihekî gelekî baş dayne û arame tenaya sersera serçava de wexte gelek baş û durist e bû helbijartina بوچی امریکا نادینا حکومت هرم کردستان وان گورینا بهیدا 10 سال و 10 سال نگلک از بیشم گلک زیده جا او برایت هر حال وزن خان گلک سپاس بو هادنا توسی ویدار گهدار و بینرین لهاف گهادنا کردان او بریاری بدن کانی بیرو باورین من راسترین یعنی حسین خان جارك دی گلک بخیر بو سپاس گلک ممنون سپاس ناسناوی باجار دیترویت باجار اوتومبیلایا لی گلک جی کارخانین اساسکاریا اوتومبیلان ینکو او ناف دا دیترویت نها نکارن جه د باجار دا بگرن و قریزا آبوریا باجار پتر گریدای وی راستیه کوپرانیا کمپانیین اساسکاریا اوتومبیلان پش دایا دیترویت خلک دیترویت دبیجن حیفا باجار ریوان یکو چندین باجارین دین امریکی جی قریزین آبوری رزگار کرین بانکرپسی یان ئیفلاس بتن. لە گەرمەی گەشەی ئابووری دیترۆیتدا و لە ناوەڕاستی سەدەی 20دا ئەم کارگەیە ئۆتۆمبیلی جۆری پاکاردی دروست کردبوو نزیکەی 40,000 کەسیش کاریانتیا کردبوو. بەڵێنی موچەی باش و بواری زۆری کار لە کارگەیەکی هاوشێواز لە دەوری شارەکەدا خەڵکی ڕاکێشا بوو وەک جۆرج مەکگرێگۆری خەڵکی تەنەنسی لە شەستەکاندا. جارایەکی ئاساتین vê derê karxanên otombelan hîvî ji karkera dikir û $3 didan karê her demijmêrekê. بەڵام کاتێک داواکاری لەسەر ئۆتۆمبیلی ئەمریکایی کەم بۆ و لەسەر ئۆتۆمبیلی هاوردە زیاد بوو ڕەوشی کارگەکانی ئۆتۆمبیل بەو شێوەیە نەمان. ئۆتۆمبیلی جۆری پەکارت چیدی دروست نەکرا و کارگەکەشی لە کارکردن کەوت. ئەم بینادا ڕووخاوانە بەشێکن لە گەورەترین ناوچەی پیشەسازی چۆڵ لە جیهاندا و چیرۆکی گەشە و کەبوونی ئابووری دیترۆیت دەگەڕنەوە. نێزیکی 12 کارخانên otombelan hebûn û gelek kesa kar lê dikir. Ew hatin girtin û niha bitinê êk maye. ئابووریناس ئێرک سکۆرسۆن دەڵێت کۆمپانیای جەنرال مۆتۆرس شانازی بە ژمارەیەک بینای هەرە بەناوبانگی ناوشاری دیترۆیت دەکات. پیشەسازی دروستکردنی ئۆتۆمبیل ڕۆڵێکی بچووکتر لە ئابووری ئەو شارەدا دەبینن. بەڕاستی نها پتر دووارێ چاودێریا ساغڵەمیەدا کار دەکەن. لە پەنجاکاندا نزیکەی 300,000 بواریکار لە کارگەکانی دروستکردنی ئۆتۆمبیلدا هەبوون. کاتێک ژماری دانیشتوان لە دەوروبەری ملیۆنێک و 800,000 کەسدا بوو. بەڵام ئێستا نزیکەی 27,000 بواریکار هەیە لەو کارگانەی کە لەلایەن کۆمپانیەکانی کرایسلەر و جەنرال مۆتۆرس بەڕێوە دەبرێن و ژماری دانیشتوانیش کەمێک لە 600,000 کەس زیاترە. کارخانە ئەز لێ کار دکم نیڤە نیڤەک خەڵکێ دیترۆیدن نیڤەکێدی خەڵکێ دەرvey باژێڕینە. یەکێتێکی ماکگرێگۆر لە دیترۆیت نوێنەرایەتی کرێکارانی کارگەی هامترامکی کۆمپانیای جەنرال مۆتۆرس دەکات کە هێشتا لە کارکردندایە. ناوبراو دەڵێت زوبەی کرێکارانی ئەو جێگەیە لە شارەکەدا ناژین. کارخانە ئەز لێ کار دکم نیڤە نیڤەک خەڵکێ دیترۆیدن نیڤەکێدی خەڵکێ دەرvey باژێڕینە. بەڕێز ماکگرێگۆر دەڵێت کاتێک کەسانی دیکە دیترۆیتیان بەجێ هێشت بوو دەرفەتی گواستنەوەی هەبوو بەڵام بڕیاری مانەوەیدا بوو تەنانەت لە ڕۆشنایی هەواڵەکان کە دەڵێن خەریکە شارەکە ئیفلاس بکات لەو بڕیاری پەشیمان نییە. من لە دیترۆیت کار کریا ژیانە من لێ دەرباز بووە و ئەزێ بمینم بهیڤیا باشبوونە ڕەوشە ئابووری.
شایانی باسە ئابووریناسان دەڵێن پێناچێت ژماری دانیشتوانی دێترۆیت بگەڕێتەوە ئاستی جاران و ئەگەر شارەکە بشگەڕێتەوە دۆخی جاران ئەوە سەر لە نوێ دەبێت پێناسی خۆی بگۆڕێت لە پاشمایە پوچی بۆ شتێک کە جیاواز بێت لە شاری بەرەمێنانی ئۆتۆمبیل. بینەران لە ڕۆژا دووشەمە 22 ترمەهێ پاشمەلیکێک لە مەملەکەتە شاهین بریتانیا زێدە بوو پشتی دوو ڕۆژانژی نابلوی هاتکردن جۆرج. مەدی راپۆرتە کورد هەبتن لێ مە دڤیا پرسیارێ ژێ تەماشەوانن خوا بکەین کا چەند شاه بناوێ جۆرج شاهاتی لە بریتانیا مەزنکردنە. 4 شاهین بناوێ جۆرج 8 یانژی 6 شاهین بناوێ جۆرج. هەتا داویە بەرنامێ دیگەلمە بمینن ji بۆ زانینە بەرسڤا ڕاست لێنەها ئەمێ ڤەگەڕنا راپۆرتین خوا و شارەزا گەهشتنە وێ باوەری کو کارداری و خەرجکردنا پەرە دووارێ نەهشتنا کێم خواردنا زارۆکاندا باشترین ستراتیجیە بقازانجە هەر وڵاتێک پەیرۆ بکەتن. ڤەکۆلین خویا دکن ئەگەر زارۆک برسی بوو یان بەرهەنگاری کێم خواردنێ بوو دەمێ مەزن دەبتن زووتر تووشی نەخۆشیان دەبتن و ji ئەنجام پتر خەرجی لەسەر ساغلەمیە ویژی تێکردن بەلکو بەروبەرهەمی ویژی کێمترە ji hevberên xwe yên li demê zarokatiyê têr xwarin bûne. ئەم منداڵانە لە ئیندۆنیسیا تاقیکردنەوەی ئەویان بۆ دەکرێت کە ئایا کێشەی بەدخۆراکیان هەیە یان نا. بەدخۆراکی منداڵان کێشەیەکی جیهانیە. ئەم کێشەیە تەنانەت لە وڵاتانی دەوڵەمەندیشدا هەیە. بەدخۆراکی کاری کردوتە سەر ژمارێکی زۆری منداڵانیش لە ئاسیا بە تایبەتی لە باشووری ئاسیا. لە چەند بەشی جیهاندا وەکو وڵاتانی بیابانی ئافریقا هەڕەشەیە بۆ سەر ژیانی منداڵان. ئەمڕۆ لە نزیکەی هەموو وڵاتانی ئەفریقا ڕێژەیەکی زۆری بەدخۆراکی هەیە. لێرەدا پرسیارەکەش ئەوەیە ئەم ڕێژەیە چۆن زیاد دەکات. لێکۆڵینەوەیکی نوێکە لە گۆڤاری تەندروستی لاسێند بڵاوکراوەتەوە نیشان دەدات لە سەدا 45 مردنی منداڵانی ژێر تەمەن 5 ساڵ بەهۆی بەدخۆراکیەوەیە. منداڵانی دیکەش بۆ هۆیەوە دووچاری گەشەنەکردنی تەواوی جەستی و مێشکی دەبنەوە. دکتۆر ڕۆبرت بلاک لە زانکۆی جان هۆپکینز دەڵێت کێشەکە لە ناوسکی دایکەوە دەست پێ دەکات. لە میانەی وتوێژێکیدا بە ڕێگای سکایپ لەگەڵ دەنگی ئەمریکا. ئەو ژنە دووگیانانی خواردنی باش ناخۆن کۆرپەلەکانیشیان بە دروستی گەشە ناکەن و بە لاوازی لە دایک دەبن. سەرنجامیش بەشێکیان گیانیان لەدەست دەدەن و بەشێکیشیان کێشەی تەندروستیان دەبێت. لێکۆڵەران دەڵێن ئەگەر وڵاتان هەندێک هەنگاوی سادە بنێن دەتوانن ژیانی 1 ملیۆن منداڵ لە ساڵێکدا بپارێزن. ئەو هەنگاوانش دەبێت بریتی بێت لەوەی ڤایتامینی تەواو بە ژنانی دووگیان بدرێت، زیاتر هەوڵی بڵاوکردنەوەی شیری دایک بە منداڵ بدرێت و منداڵانی بچووکیش دەبێت ڤایتامین ئەی و زینکیان پێ بدرێت. راپۆرتەکەی گۆڤاری لاسینت ئاماژە بەوە دەکات کەمکردنەوەی بەدخۆراکی منداڵان بە لە سەدا 29 میلیارد دۆلاری تێدەچێت. بۆ هەر دۆلارێک وەگەڕ بخرێت تۆ دەتوانی 8 بۆ 10 دۆلار سوودی ئابووری لێ ببینیت. اینجا کە من ئەم لێکۆڵینەوەی دەکەم دەڵێم کەس نازانێت ڕزگارکردنی ژیان چەندە بە نرخە. ئالدرمان دەژڵێت حکوومەت سوود لەوە دەبینێت کە منداڵانی تەندروست بن. دەژڵێت وەگەڕخستن لە خۆراکی باشی منداڵان ئابووری وڵات باش دەکات بۆ ئەوەی منداڵانی کە خۆراکی باشیان هەیە لە خوێندنگا باشترن و لە دوا ڕۆژدا دەبن بە هێزێکی کاری بەتواناتر بۆ وڵات. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. بینەران پرسیارە مەیاوێ جاری ئەو بووکا چەند شاه بناوێ جۆرج شاهاتی لێ بریتانیا مەزن کردنا پاشمەلیکێ نها بووی ناوێوی کردنە جۆرج. ئەرێ 4 شاه بناوێ جۆرج 8 یانژی 6 شاهین بناوێ جۆرج. بژارە سێ ڕاستە 6 شاه بناوێ جۆرج شاهاتی لێ بریتانیا مەزن کردنا ژێ ژمارە 12 شاه و شاهژنان ji ساڵە 1707 وەرە. دیرۆکە شانشینا بریتانیا نەها لە ساڵە 1707 دەست پێ دەکا لەژێر حکمی ئانا شاژن دپێرا شاه جۆرجی ئێکێ. ژووی دەمی وەرە ژبلی شاژن ئانا و شاژنا نەها ئەلەزەبێت ڤیکتۆریاژی لە ساڵە 1837 هەتا ساڵە 1901 حکم لێ مێرنشینا بریتانیا مەزن کرد. جۆرج پاشمەلیکی چەند ڕۆژی ژمارە سەیە دلستێدا پشتی بابێ خۆ ویلیەم و مامێ خۆ هاری و ژێ نەهادا هزرا پاراستناوی و دوورخستناوی ژێ قەرەبالغ و گۆتین ڕاگەهاندنێ تێکردن. لێ لە دەمەکی نێزیک بنەماڵە مەلکی دێوێنەی وی یێ فەرمی بەلا بکن.
بله بینران ام هیویا جگ دریج جه پاش ملک نوی بریتانیا را دخوازن و زاروکن و زاروکن توایا جیهانی هندکارن وی برنامه ما و چندین برنامه راپورتین ویدیوی گالرین و نیا هف پیوین و بابتین دی لسر مال پرن دنگی امریکایان دنگی امریکا تماشا بکن فیسبوک برنامه آوا کورت کنکشن ایمیل ماجی کورت کنکشن @voanews.com حتی هفتیا به داخل شما استافی دمی لهفگاهندنا کردان هیویا خوشی و شادی جوارا دکن